الله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. براو خوشكبر زكانم بسراتێکی کاریگەری کورتە گێڕمەوە کە ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆ لە خێوەتەکەی ئێمە لە عەرەفات ڕوویدا. دایکە حاجێکی خۆشەویستمان بە ناوی معبوود مستەفا ئەحمەد خەڵکی شاری هەڵەبجەی خۆشەویست کە ئەم ساڵ هاتبوو بۆ ئەداکردنی حەجی ماڵی خوا ئەوە بوو قەدەری خوا نزیکی 2 هەفتەیەک پێش ئێستا جەڵدە لێیدا، بەڵام هۆشی بەخۆیەوە مابوو خەمی ئەوەی هەبوو کە چۆن بتوانێت لە ڕۆژی عەرەفەدا بێ بۆ ئەیرە و ئەدای حەجەکەی بکات. ئەوە بوو کاک حاجی ئاراس وا جەزای داتەوە سەرۆکی قاڵپەکەیان داوای کرد لە من و کاک ئاراس ئەویش گەنجێکە لێرە لەگەڵی دابین بۆ ئەداکردن. دوێنێ لەگەڵی دابووین کە یەکەم سات کە لەگەڵی داهاتین کە نزیکی سیارەکەمان کردەوە دەستی کردە گریان. پڕ چاوەکانی خۆی دەستی کردە گریان وتیان بۆ ئەگری دایەگیان وتی وەڵڵاهی ناگریم لە خۆشیان ناگریم کە ئەم بن بۆ ئەم شوێنە پیرۆزە. هاوڕمان بۆ ئێرە الحەمدولیلا لێرە بوو، ئەوە بوو ئەم بەیانیە قەدەری خوا وەفاتی کرد. بەڵام ئەوەی مەبەست بە بیگەڕمەوە ئەم خوشکە بەڕێزە ئەم شەو ئەم دایە حاجیەت 4 جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتۆ دەخەوی. ئەمەی گێڕاوە بۆ خێزانی کاک حاجی ئاراس کە لەگەڵمانایە وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی حەجی پێکردم، خۆی حەجی پێکردم هەر 4 جارەکە وتی لە کۆشی خۆما وەفاتی کرد. شایەتمانی هاورتا ئەو کاتێک کە وەفاتی کرد ئەوە بوو لە کێوی عەرەفات ئینشاءالله حەجیشی بەنسیب بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم الحەج عەرەفە. باسکردنی ئەمە برا خوشکە بەڕێزەکانم بۆ ئەوەیە بزانین مردن وەڵڵاهی یەکەمان پێ ئەگرێ، بەڵام با بزانین لەکوێ ئەمرین، بەڵام با بزانین لە چیا ئەمرین، بەچیوە سەرقاڵین، ئایا ئەو وەزعی تێدای ئامادەی بۆ مردن وەکو ئەو دایە حاجێ خۆشەویستەکە هاتووە لە عەرەفات لەو شوێنەی کە خوای گەورە دابەزێ بۆ ئاسمانی دنیا. خوای گەورە شانازیەکە بە حاجیانەوە کە لە کێوی عەرەفاتە هەلەو شوێنە پیرۆزەدا کە ئەجر و پاداشتێکی گەورەیە حەجی ماڵی خوا بۆ ئەوە هاتووە وەفاتی کردووە. جا با خۆمان ئامادەکەین بۆ مردن، پێشەوەی مردن یەکەمان بگرێت تەوبە بکەین بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە بۆ ئەوەی مردنێکمان بە قسمەت بێ کە پەشیمان نەبین لێ و دواتر نەتیجەکەی بەهەش بێ. داواکەین لە خوای گەورە لەبەر ناوەجوانەکانی خۆی لێی خۆش بێت و سەبووری کە سوکاری ئەو دایە حاجێ خۆشەویستە بداتەوە و بەهشتی بەرین شادی کە وحەجی حاجەکانمان قبوڵ کە. وصلى اللهم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين.